بس كلامك تخوا بس بقى كاميرا كان همي بيت اخواروا بقى كاميرا كان همي بيا خبري كان بس جيار مو بقى جيار نكويا بس ما تشوف بس من دەنگم دا دیارە دەنگدانیش مافی هەموو تاکێکە ئەو خەڵکانی ناڕازیش دەتوانن بە دەنگدانیان بچن سزای ئەو خەڵکانە دەنگکە بە دڵیان نیمە ڕاستی بەڵام حەقی وا بە خەڵک بچێت دەنگ بداوە یان پاداشتی ئەو حیزبانە بکاتەوە یا خۆت سزایم بدا من خۆم زۆر خۆشحاڵ نیم بەم هەڵبژاردە بەڕاستی چونکە من چاوەڕوانیەوەم دەکرد چۆن بڕ نازانم ئەو دەبێت لە سەرۆکی لیستەکە بپرسن کە بانگەشیان کردم نه ئەمە مافی هەموو تاکێکە کە بێت دەنگ بدا بەڕاستی ڕاستم بانگەشم نەکرد بۆ هەیە کێشانەی کە دووش بوو ناوێکێتیەوە بەڵام ئەوە مافی هەموو تاکە بێت دەنگی خۆی بدا پێشبینیتان بۆ دوای هەڵبژاردنەکان چییە کاک لاهور من پێم وایە بەداخەوە ئەوەی کە من پێشبینیم دەکرد ئێستا شتێکی تر دەبینم مەرجعەتی کورد جارێکی تر لە دەستی تاکە بنەماڵەیەک و تاکە حیزبێک دەبێت لە بەغدا کە ئەوە شتێک بوو ئێمە دەماویست هاوکێشەکان بگۆڕین بەڕاستی لە پێکەنانی هاوپەیمانەتەکەمان لەگەڵ گۆڕان و لێک تێگەیشتن لەگەڵ لایەنەکانی تر ئێمە بەتەواوی ئەم جارە مەرجعەتی کورد لە دەستی بنەماڵەیەک کە من پێم وایە کەم و کورتیان زۆرە لە حکومڕانی و خوێنی خەڵکیان مژیوە و قوتی خەڵکیان بڕیوە بتوانین لە دەستیان دەربێنین بەڵام بەداخەوە ئەوەی کە دەیبینیم ئێستا لەسەر سینیەکی زێڕین دووبارە مەرجعەتی کوردیان لە بەغدا تەسلیمی یەک بنەماڵە کردوێت داوام وایە کەرکووکیانی خۆشەویست داوام لە کەرکووکیانی خۆشەویست وایە بەڕاستی کە زروفەکەی کەرکووک جیاوازە لەگەڵ لێرە ئەگەر لایەنێکیش نەیباتەوە لایەنێکی تر دەیباتەوە کە کوردە بەڵام لە کەرکووک کێشەیەکی ترمان هەیە ڕاستی کێشەی بۆ دەنگی کوێ کەرکووک جیاوازە من داوا لە کوردستانیانی کەرکووک دەکەم کە بچن بەرەو سنووڕەکانی دەنگدان دەزانم ماوەیەکی کەم ماوە بەڵام بچن لەوێ دەنگی خۆیان بدەن بە ئەو کاندیدانەی کە بەڕاستی بە شایستەیان دەزانن وێلایەتیان بکەن لە بەغدا لەگەڵ ئەوەدان دوکتۆر بە سەرۆکۆماری عێراق لەگەڵ ئەوەدان دوکتۆر من پێم وایە ئەوە دەبێت لایەنە سیاسیەکان هەمویان کۆک بن لەسەر چێ دەبێت بەسەر دەبێت هەموو لایەنە سیاسیەکان کۆک بن لەسەر چێ دەبێتەوە سەرۆکۆماری مافی تاکە حیزب نییە نوێنەرایەتی کوردەکە دۆخی سلێمانی من لە ئێوە دەپرسم من نازانم خۆتان من لە پرۆسی سیاسی نەچوومەتە دەرەوە تەنها ئیسراحەتێکەکەم ئەگەر حیزب مابێ ئەوە ئیتر لە پرۆسەی حیزبیە ئەم کێشانەی گلای دەکەینەوە ئەگەر حیزبیش نەمابێ ئەم شتانە بە هێز و بە شقاوی یەکلای بگرێتەوە ئیتر لكل حادث حدث من ڕاستە خۆ پشتگیریسکان لێکم نەکردووە تەنها فەیسەڵی کەریم خان کە داوای لێکردم پاڵپشتی بکەم ئەگەنا هەموو کاندیدەکانم بە کاندیدی خۆم زانیوە خەڵک زۆر وێنەی لەگەڵ من گرتووە وێنەیان بڵاو کردوتەوە من بڵێ ببورن